سەرەڕای پەکخستنی پرۆسەی خوێندن و بایکۆتی هۆڵەکانی خوێندن بە بیانووی ڤایرۆسی کۆرۆنا بەهۆی دەستێوەردانی حیزبەکانی دەسەڵات لە زانکۆکانی هەرێم ئاستی خوێندن لە مەترسیدایە و خوێندکارانی زانکۆش جەخت لەوە دەکەنەوە کە پرۆسەی خوێندن گرنگی و بەهای نەماوە. ڕێکخراوی ئاران بۆ پەرەپێدانی کللتوری مەدەنی پانێڵێکی لەبارەی پاراستنی زانکۆکان وەک بنەمای پێشخستن بۆ زانکۆکانی سەلاحەددین و سلێمانی و هەڵەبجە و کۆیە و چەرم و ڕێکخست، بەڵام نوێنەری زانکۆی سلێمانی ئامادە نەبوو. تیمەکانی ڕێکخراوی ئاران ئیشان لەسەرەوە کرد 7 مانگە کە ڕاپۆرتێکیان ئاتێر و تەسەلیان ئامادە کردووە و نزیکەی 1000 کەسیان دواندووە هەم لە ڕێی ئۆنلاین و هەم لە ڕێی ڕوبەڕۆوە لەو کەسانی کە کادری زانکۆن، لەو کەسانی کە مامۆستای زانکۆن، فەرمانبەری زانکۆکانن و هەروەها خوێندکاران. ئێمە 5 زانکۆمان بە نمونە وەرگرتووە: زانکۆی سەلاحەدین، زانکۆی سلێمانی، زانکۆی چەرم و زانکۆی هەڵەبجە، زانکۆی کۆیە. ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردووە کە دەستێوەردانی حیزب چاتە ئاستێکە. بەڕاستی بەداخەوە لە ڕاپۆرتەکە زۆر بەوردی باز لەوە کراوە و دەستێوەردانی حیزب لە ئاستێکی باڵایە هەیە. ئەمە ژوای کردووە هۆکارە بۆی زانکۆکان پێش نەکەون. ئێمە ئەم ڕاپۆرتە ئاراستەی لیژنەی خوێندنی باڵای پەرلەمانی کوردستان، ئاراستەی وەزارەتی معنی وەزارەتی خوێندنی باڵا وەلایەنە پەیوەندیدارەکان و ئیشی وردی لەسەرەکەین بۆی کە بەڕاستی ئەم دەستێوەردانە نەهێڵێت. ئەبینی زانکۆکانی کوردستان بەردەوام لە دواون زانکۆکانی کوردستان لە ئاستی جیهانیە لە ڕقەمەکانی ئەخیرەوە. مامۆستایانی زانکۆ ئاماژە بۆ ئەوە دەدەن کە دەستێوەردانی حیزب لە زانکۆکان لە ئاستێکی زۆر مەترسیداردایە و سەرۆکی زانکۆ و ڕاگری کۆلیژ و پۆستەکانی دیکە بە فەرمانی پارتی و یەکێتی دادەنرێن. هەموو بەڵگە و داتاکان هی خودی زانکۆکانە وەرمانگرتووە. ئێمە لە گیرفانی خۆمان دەرمان نەهێناوە. بێگومان ئەگە ساڵی پاروا بوو بێ ئەم ساڵ بارودۆخەکە زۆر خراپتریش بووە. خراپترە لەوەی کەوە ئێمە هەستی پێ دەکەین. بە تایبەت ماڵوێرانیەکە لەوەدایە ئەگەر بێت و دامەزراوەیەکی زانستی وەکو زانکۆکان ئاوا دەستەمەوە بکرێ، ئەی دەبێت دامەزراوەکانی ترچی لێبێ بۆ ئەوەی زانکۆ بێنرخ بکەن لەو قودسیەت و گەورەیەی زانکۆ هەیەی کە ڕۆڵی هەبێت لە گۆڕانکاریەکاندا هاتون ئاوایان بەسەر زانکۆ هێناوە. سەرۆکی زانکۆ دەبێت پرۆفیسۆر بێ، پرۆفیسۆری یاریدە دەربێت، دەبێت دکتۆرای هەبێت، دەبێت دابدرێ کۆمەڵک مەرجی تێدا بێ. بەڵام نەخوێندەوارێک دێت بڕیار لەسەر ئەوە دەدا دەڵێ زانکۆی خۆمانە و لە دەفەری خۆمانە و ئێمە دایدەنێ سەرۆکی زانکۆ کە بێگومان بڕیار لە پۆستەکان ئاوا بدرێ، بارودۆخی زانکۆکان خراپتر دەبێت. ڕەوشەکە ڕۆژ بە ڕۆژ مەترسیدارتر دەبێت، ڕۆژ بە ڕۆژ پیرۆزیەکان بێنرختر دەبن، ڕۆژ بە ڕۆژ دام و دەستگا فەرمیەکان بێدەسەڵاتتر دەبن، ڕۆژ بە ڕۆژ حیزب دەست دەخاتە بیناقاقای ئەم دامەزراوانە. گەرچی دەستێوەردانی سیاسی و حیزبی لە هەموو ناوەندەکانی خوێندن واقیعەکە و نکۆڵی لێ ناکرێت، بەڵام نوێنەری زانکۆی سەلاحەدین دەڵێت لە زانکۆکەیان دەستێوەردانی حیزبی بوونی نییە و ڕێکخراوە حیزبیەکانیش لە دەرەوەی زانکۆ ئیش و کاری خۆیان دەکەن. زانکۆی سەلاحەدین وەکو من باسم کرد، زانکۆی سەلاحەدین دەستێوەردانی حیزبی ئەگەر بڵێم هەر نییە ئەوە غەڵەتیتیان نییە، دەستێوەردانی حیزبی لە دەرەوە هەبووە، بەڵام وەک لە ناو زانکۆ لە ناو بازنە و هێڵی بازنەی زانکۆ هەشتی وایتیان نابێت لە دەرەوە چه حیزبێک هەر کادرێک ئازادە، هەر مامۆستایەک ئازادە، چه حیزبێک بێت، بەڵام لە ناو زانکۆ نەخێر. تۆ کادرێکی زانستین، مامۆستایەکی زانستی دەبێت تۆ پەرە بە ولانت علمی و زانستی خۆت بدەیت. دوجار ئەگەر وانەکەی قوتابیەکانت، تەلەبەکانت، خوێندکارەکان هەچ کامیان بێ ناتوانن بەو ئیتیماجوانەوە وەردبگرن، بۆ ئیتیماجوانەوە گوێ لێ ڕاگرن. من وەکو زانکۆی سەلاحەدین یەکێتی قوتابیانی کوردستان لە دەرەوەی خۆیان ئیشی خۆیانەکەن، چالاکی خۆیانەکەن. ئەو چالاکیانش لە ناو زانکۆ ئەگەر هەبێت، ئەگەر هەر شتێکیان هەبێت، ئەبێ مۆڵەتدان لە مۆڵەتدان لە سەرۆکی زانکۆ یان لە ڕاگریەکە وەربگرن، اینجا دەتوان بێن ناو زانکۆ. دەستێوەردانی پارتی و یەکێتی نەک تەنها لە خوێندنی باڵا کاریگەری خراپی دروست کردووە، بەڵکو لە سەرجەم جومگەکانی هەرێمی کوردستان ڕۆڵی گەورەی هەیە. ئەوەش هۆکاری ئەوەیە کە هاوڵاتیان بە ڕەشبینیەوە بڕوانە داهاتویان و هیچ ئومێدێکیان بە حکومەتی هەرێم و دام و دەستگاکانی نەمێنێت. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلەیمانی.